بینەرانی ئازیز و خۆشەویستی بانێژە سڵاوتان لێبێ و کاتتان باش خۆشحاڵ و شادومانم لەگەڵتانم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنمەکەتان گفت و بۆ یەمجارەی بەرنامی بانێژە باسوخواسێکی ئەدەبی جددیەوێ دەربارەی پرسی ڕەخنەی ئەدەبی ڕەخنەی ئەمڕۆ لە ئەدەبیاتی کوردیدا ڕەخنەی زانستی و نازانستی ڕەهندەکانی ڕەخنەی زانستی ئەدەبی کوردی ئاوردانەوەیەک لە ڕەخنەی ئەدەبی کوردی هەندێک لە پێشودا و لە پێشووتردا و لە ئێستادا ئەو جۆرە لە ڕەخنەی ئەکادیمی کە لە زانکۆکاندا باو لە چوارچەوەی تێزی دکتۆرا و ماسەردا دەنووسرێ ئاوردانەوە لە هەندێک لەو بوارانەی یا لەو کەسە گرنگانەی لە ناو ڕەخنەی ئەدەبی کوردیا جێگە دەستیان دیارە لە وتارانەی کە سەردەمانێک نووسران و جێگەیان یان سێبەریان بەسەر ڕەخنەی ئەدەبی کوردیەوە هەیە لە نمونەی وتارەکەی سیاپۆش و هەروە لە نمونەی وتارەکەی شێخ نووری شێخ ساڵح و هەندێک لە کارەکانی دکتۆر کامل بەسیر ئەمانە و چەند پرسی تر گفتوگۆ ئەەکەم لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر دڵشاد عالی خاوەنی یەکەمین نامەی ماسەری ئەدەبیات لە زانکۆی سلێمانی و هەروەها ئەزمونێکی دەوڵەمەند و پڕبایەق لە بواری ڕەخنەگرتن و هەروەها سەرپەرشتیکردنی چەندین تێزی دکتۆرا و ماسەر لە بواری ڕەخنەگرتندا و خزمەتی زیاتر لە 50 بۆ 6 ساڵ لە ڕەخنەی کوردیدا کاگوتۆریان زۆر خۆشحاڵ بووم زۆر بەخێر بن. سپاس بۆ بەڕێستان دەستخۆشیتان لێکم بۆ بەرنامە جوانەکەتان. زۆر مەمنونین کاگتۆرگیان گەورەی دوان کە بەو سەرقاڵی خۆتەوە هاتی تو داواتەکەی منە قبول کرد. پێم خۆشە هەر وەکو عادەتێکی هەمیشەیی سەرەتا لە باسی ڕەخنە و لە چەمکی ڕەخنە و لە پێناسی ڕەخنەوە بپرسم سەرنجتان سەبارەت بە چەمکی ڕەخنە چییە؟ بەڵێ دیارە تا ئێستش ئەو تێڕوانینە کۆنە باوە کە هەمیشە چالاکی ڕەخنەی بەرهەمی ڕەخنەی ئەکەوێتە پاشکۆی داهێنانی ئەدەبیەوە ئەکەوێتە پاشکۆی بەرهەمی ئەدەبیەوە. ئەم تێڕوانینە بەو شێوەیە لێکدانەوەی وەکراوە کە کاتێ بەرهەمی ئەدەبی تا بڵاو نەکرێتەوە تا نەخوێنرێتەوە تێڕوانی ڕەخنەیش ناخرێتە بەردەسی. لە ڕاستیە من بۆچوونێکی ترم هەیە دەربارەی پرۆسەی ڕەخنە. من وایە بینم کە پرۆسەی داهێنان و پرۆسەی ڕەخنە دوو دیوی پێکەوە لکاون. بەو واتایی ڕەخنە بۆ خۆی خوێندنەوەیە خوێندنەوەی دەقە کەژڵێم دوو دیوی پێکەوە لکاون واتە زۆرجار لێک کاتە لە دایکە بن. چۆن؟ ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ پرۆسەی داهێنان لای شاعرێ بۆ نمونە شاعر کە لە کاتی بەرهەمهێنانی هەر دەقێکیە بۆ خۆی دەبێتەوە بە خوێنەر دەستکاری دەقەکەیە کاتەوە کەواتە یەکەم ڕەخنەگری دەق لە کاتی داهێنانە شاعیرەکە خۆیەتی. دوای ئەوەش کە هەندێک جار دەقەکە تەواوەکە پاگنووسی ئەکاتەوە. ئێمە دەستنووسی زۆر شاعیرمان لەلایە کە چۆن دەقەکەیان پاگنووس کردوێتەوە ئەم دێڕیان کوژانەوەتەوە ئەم وشەیان لابردو و شەیکی کە ئەنداناوە کەواتە شاعیر داهێنەر بۆ خۆی ئەبێتە یەکەم خوێنەر و یەکەم ڕەخنەگری دەق بۆیە پێکەوە لە دایکە بن لێرە ناتوانین بڵێن پاشکۆیە. دووەم خوێندنەوە و دووەم تێڕوانی ڕەخنەیی بۆ هەر دەقێک لە زۆر حاڵەتە ئەو خوێنەرەیە کە شاعیرەکە خۆی هەڵیە بژێرێ یەکەم جار پیشانی ئەیە. ئێمە تا ئێستش بە درێژایی ینی ئەوەی کە ئاگادارین ینی شەر نییە هەموو شاعیرێک ینی ئەوەی وتبێ کە پیشانی چێ ئەیە دیارە نزیکترین هاوڕێ یاخۆتەی با بۆ نمونە ینی زۆر جار دیلان یەکەم شەری نیشانی چێەوە بێکەزاوە بۆ نمونە. ئێستا زۆر شاعری هاوڕێ هەیە هاوڕێ خۆم پێشەوەی بڵاوی بکەنەوە بڵین پیشانی منی هەیە. دکتۆر کێن لەوانە مەسەن لە کۆن لە نوێیە مەسەلەن لەوانەی دەوروبەری خۆت مامۆساکانی زانکۆ لە سەردەمی دیلان دواتر ئەوەی لەبیرت بێ؟
ئەوانەی کە زیاتر ینی با بڵێن وەکو هاوڕێی خۆمە نزیکتریم هاوڕێم ینی دکتۆر فەریدون عەبدولوەرزنجیە. دکتۆر فەریدون زۆر جار ینی و زۆر جاریش ینی با بڵێن تێبینیەکەی من بە هەند وەرەگرێت ینی و مەرجیژ نییە وەریگرێ. جا لەسەر ئەم قسەی کە زۆر جار خوێنەر با بڵێن شاعیر خۆی بە دوای خوێنەر ئاگەڕێ، داهێنەر خۆی بە دوای خوێنەر ئاگەڕێ. یەکێ لە شاعیرە عەرەبەکان پێم وابێ گەر بە هەڵە نەچوو بم ئەحمەد ڕامیە، ئەڵێ دەقێکم تەواو کرد دەوری سەعات 2 شەو بوو، ئەڵێ ویستم ینی پیشانی یەکێکی بە حەزمە کرد، ئەڵێ هاتمە خوارەوە سەعات 2 3 شەو دەرگاوانی بیناکەی وتی خەبەرم کردەوە کە تەمانەوە هیچ پەیوەندیەکیشی بە شێعرەوە نییە، ئەڵێ دامناو بۆن خوێنەوە. لەبەرەوە شاعر زۆر جار خۆی داوای ئەوە کە پێویستی بەوەیە بچێتە ژێر دەسەڵاتی ڕەخنەوە. بەڵام پەیوەندەکان هەر دایمە کە شاعرێک حەزبکە ڕەئی خوێنەرێک وەرگێ دایما حەزەکە دەستخۆشی لێ بکات. ئەمە لە سروشتی هەموو کەسێکایە، ئەنی هەر بەرهەمهێنەرێک چ بەرهەمێک بەرهەم بێنێ کە ئەوێ پیشانی هەچ کەسێکی بە پێی خۆشە دەستخۆشی لێ بکەن و دڵگرانی ژەبێگەر دەستخۆشی لێ نەکەن. ئەمە بێ بە ئاسایی وەرگری. بەڵام بۆ بواری ئەدەب و ڕەخنە ئەبێ داهێنەرەکان مادام خۆیان پێویستیان بە خوێنەر هەیە و بە ڕای خوێنەر هەیە ئەبێ دڵفراوان بن بەرامبەر بە تێبینی و تێڕوانینی خوێنەرەکانیان. کاک دکتۆر لەوانەیە بۆ کەسێکی ئاسایی ئەو دوو کەسە مەسەن شاعیرەکە کە پیشانی هاوڕێکەی خۆیە کە هاوڕەیەکە لە ئاسێکی تەبیعیە مەسەن پێچێ هەر ئەو پڕەکەی خوێنەرێک بێ، بەڵام بۆ بەڕێستان و جۆرێک لە جۆرەکان لە ڕەخنەگران ئەو ئەرکە قورسەیەکە ئەوێتە سەرشانتان مەسەن ڕەتکردنەوەی دێڕێکی دکتۆر فەریدون چوزانم دانانی نیشانەی پرسیار لەسەر شاعرێکی بەڕەحمەت بێ دکتۆر هیدایەت ئەمانە چۆنن ینی ڕەخنەگر لەو کاتە ئەوەی کە ئەیکاتە سەنگی مەحەک چییە تا چەند توانای ئەوەی هەیە مەسەلەن جۆرێک لە ڕاستی بڵێ پەیوەندی حەقیقەت و لەگەڵ برادەرایەتە ئەم جۆرە ئەم ڕاگررتنی باڵانسە چۆنە لێرە تێڕوانی نیە قسەیەکی هۆراسی ڕۆمانی یەتەوە خەیاڵم کە ئەڵێ ئەگەر شاعرێک دەقێکی خۆی هێنا پیشانی یایت و ویستی ڕای تۆ وەرگێ ئەوە پێی بڵێ لەما ئەگەر ئەمە بکردایە باشتر بوو ئەمە بکردایە باشتر بوو ئەگەر وەڵامەکەی ئەوە بوو کە ئەو هەر ئەوەنەی لە دەسەڵات و ئەوەنەی لە توانا بووە ئەو وەختە زیاتر خۆتی لەگەڵام ماندوو بکە. بەڵام ئەگەر بەرگریکردنی لە هەڵەکانی پێ باشتر بوو لە ڕاستکردنەوەی هەڵەکانی وازی لێبێنە بە خۆی دڵی بە بەرهەمەکەی خۆش بێ. لە ڕاستێ بۆیە ئەبێ پەیوەندیکی دروست هەبێ لە بینی داهێنەر و لە بینی خوێنەرە. من دایماڵم خوێنەر پێشەوەی بڵێم ڕەخنەگریانی چونکە خوێنەر بۆ خۆی ڕەخنەگەر بۆ خۆی خوێنەرە، خوێنەرێکە ورتر قۆڵتر یاخود ئەو پرسیارەی لا دروستە بێ ئەم دەقە بۆ جوانە، ئەم دەقە بۆچی جوان نییە، ئەم دەقە بۆچی بە سوودە، ئەمەیان بۆ بە سوود نییە، ینی تاکو ئەم پرسیارانە خۆی وەڵامیایەتەوە ناگەڕێ بە دوای وەڵامی ڕەخنە. کاتێک کە خۆی وەڵامیایە و بۆچی ئەم دەقە جوانە، بۆچی ئەم دەقە جوانیە، بۆچی لێرە هەستەکەی ئەم دەقە ئەو جوانی لە دەست داوە، ئەو وەختە ئەوە ئەبێ بە تێڕوانینی ڕەخنەی. کاک دکتۆر با تۆزێک بپەرژێنە سەر ڕەخنەی کوردی و سەرەتاکانی هەمیشە جۆرێک لە ئیشکالێت هەیە و لە کتێبەکانیشان بە جۆرێک لە جیاواز باس کراوە پێچێ هەندێکیان بیبنەوە سەر ئەو باسکردانەی کە لە ناو دیوانی شاعران ناوکو تێکز هەیە لە ناو شعرا، هەندێکیان ئەیبنەوە سەر گۆڤار و ڕۆژنامەکان، هەندێک
لە ڕەخنەگران ئەیبەنەوە سەر ئەو کتێبانەی کە بەڕیزبەندی هەندێک ناوی شاعری تا تۆمار کراوەکو ئەنجومەنی ئەدیبانی کورد و گوڵدەستەی شوعەڕای هاوسرمەوە هەندێک ئەیبەنەوە بۆ وتارەکەی سیاپۆش و شێخنووری شێخ ساڵح. پێم خۆشە سەرنجی بەڕێستان لەو بارەوە بزانم بە پێی جیهانبینی بەڕێستان و ئەو جیهانبینی زانستی کە هاتانە لەکوێوە ڕەخنەی کوردی دەست پێ بکەین یان سەردەکانی بۆ کەی بگەڕێنینەوە؟ لە ڕاستیە ئەوەی کە نامەی ماستەریشی لەسەر نووسراوە کە بوونی تێڕوانینی ڕەخنەی لە ناو شێعری شاعیرەکانمانە ئەوانە ناتوانین بە ڕەخنە ناوبەرین بەڵکو پێوانە ڕەخنەیەکانی سەردەمەکەمان ئەخاتە بەردەست. بۆ نمونە ناری کە ئەڵێ کەس هەر کەسێ نادان نەبێ خۆی تالیبی مەعنا دەکا ئەمان باتەوە بۆ کێشەی نێوان لەفز و مەعنا کە هیچێکە لە کێشە هەرە دیارەکانی ناو ئەدەب و ڕەخنەی عەرەبی بۆ نمونە هەندێک ڕەخنەگەر بایەخ گرنگی بەوایەن جوانی لەفز جوانی وشە گرنگترە نەک واتە هەندێک واتایان بەلاوە پەسەندە وتەکەی جاحز بەناوبانگە المعاني مطروحة في السوق يعرفها العربي والعجمي تا دوایی إنما الشعر صناعة وجنس من التصوير يعني ئەویان با بڵێن زمان وشەی بەلاوە گرنگە چونکە واتە وەک خۆیاڵێ لە بەردەستی هەموو کەسێکایە بەڵام گرنگە شاعر ئەو واتایی کە ڕەنگە دەیان شاعر کردبێتی بە ناوەڕۆکی دەقێکی چۆن ئەم بە جیاواز زمانێکی تر بە خوازەی تر بە وێنەی تر دەری بڕیوە جا بۆیە لە ڕاستیە ئەوە ئێمە یەکێک لە کێشەکانمان ئەوەیە کە دەقی ڕەخنەییمان تا ئێستا لە قۆناغی کلاسیکە نهاتۆتە بەردەست کە ئەبێ هەر هەبوو بێ چونکە مادام شعر دۆستە بووە مادام جۆگر هەبووە مادام خوێنەر هەبووە ئەبێ ئەگەر لە پەراوێزی هەر دیوانێکە هەر شعرێکە تێڕوانینێکی خۆیان هەر نووسیوە لە ڕاستیە بەڵام بەداخەوە ئێمە یەکەم دیوانی شاعیرەکانمان بەدەستخەتی خۆیان لە بەردەستانیە بۆیە بەشکم هیواداریم بتوانین بدۆزرێنەوە ئەمە بۆیە دیسانەوەڵێم ئەوەی شعری کلاسیەکە زیاتر پێوانە ڕەخنەیەکانی سەردەمەکەمان پێئەناسیێنێ ناتوانین بە تەواوەتی بڵێن وەک گوتارێکی ڕەخنەیی وەریانگری دوای ئەوە لە سەدەی بیستەم لەگەڵ ڕۆژنامە و گۆڤارەکانە با بڵێم هەندێک تێڕوانین لەم لاولەولە لە گۆڤار و ڕۆژنامەکان هەیەتە بەردەست بەڵام دانانی یەکەم ڕەخنەگر بە ئەحمەی خانی لە ڕاستیە زیاتر ئەو دەقانەی ئەحمەی خانی ڕەخنەیەکی کۆمەڵایەتیە نەک ڕەخنەیەکی ئەدەبی ئەبێ ئەوە جیا بکەینەوە کەواتە ئەگەر ئێمە بەسمان لە ڕەخنە ئەدەبیەکە بێ لەکوێوە دەست پێ بکەین وتارەکەی شێخنووری شێخ ساڵح مەسەنیا ئەوەی سیاپۆش ئەتوانین ئەوانە بەسەرەتا دەبێن ئەوەی شێخنووری شێخ ساڵح بە بۆچوونی من زیاتر گوتارێکە ئەچێتە ناو بواری تیۆری ئەدەبەوە نەک ڕەخنەی ئەدەبیەوە لێ کۆڵینەوەیەکە لە ناو خانی تیۆری کاکتۆر لەبەر ئەوەی کە شاعیرێکی بە نمونە وەرنەگەتەوە پراکتیکی نەکردوە لەبەر پراکتیک نییە ئەو شعر چییە بنەماکانی شعر چین بۆ نمونە ئەمانەش ئەو پرسیارانەیە کە تیۆری ئەدەب وەڵامی هەیەتەوە ئەمە بۆ سیاپۆشیش هەروایە سیاپۆش جیایە جا لێرە حەزەکەم ئەوەش بڵێم ینی ئەمە زۆر جار سیاپۆش ساڵی 1932 بۆ نمونە لەو قۆناغا تەماشاکەین ڕەنگە مێژووی ڕەخنەی ئێمە لەگەڵ مێژووی ڕەخنەی نوێی عەرەبە لەگەڵ ڕەخنەی نوێی فارسا لەگەڵ ڕەخنەی نوێی ئەدەبی تورکیا 10 ساڵێک 15 ساڵێکمان فەرق بێ چونکە ئەمە
لە ڕخنەی عەرەبیە لە ساڵی 1911 تاکو 1920 کە کۆمەڵی دیوان دروست بوون ئەوان بوون بە دەنگێکی ڕخنەی نوێی عەرەبی. دوای مەشروطەی ناو با بڵێن فارسەکان تەماشاکەن تێڕوانینی ڕخنەی نوێ هاتە ناوەوە. کۆتایی سەدەی 19 لە ئەدەبی تورکیا تێڕوانینی نوێ هاتە ناوە. ئەوەی ئێمەش کەواتەمووی 10 ساڵ 15 ساڵێکی فەرق بوو، چونکە تێڕوانینەکانی سیاپۆش لە ڕاستیە ڕەتکردنەوەی شعری کۆنە. ئەم ڕەتکردنەوەیە تەماشاکەین لە ناو ڕەخنەی هەموو میلەتەکانی چواردەورە ئەبینرێ. دیارە بەو شێوەیە من خۆم لەگەڵ سیاپۆشان نیم بەو شێوەیە ڕەت بکرێتەوە، بەڵام دەنگێکی ڕەخنەیی نوێ بوو وەک دەنگی ڕەخنەی نوێی عەرەبی و یا با بڵێن فارسی یا تورکی. تەنانەت لە ڕەخنەی کۆمەڵی دیوانە ئەوان دایمە یانوت بە بیرکردنەوەیکی ئەوروپی بێ، بەڵام هەست و سۆزمان هەست و سۆزێکی ڕۆژهەڵاتی بێ. ئەوەی سیاپۆش لە ڕاستیە ڕقە توندە و زیاتریش لەو دی و وتارەکەیەوە گرنگیدان بوو بە بەرە و زمانی کوردیەکی پەتی و ئەو زمانە کوردیە پەتیە بۆ خۆی هەوڵ بە خوازەی خۆی دروستکە. طبعاً پیرەمێرد وەڵامیایەوە، پیرەمێردیش وتارەکەی وتارێکی زۆر جوانە کە وەڵامی سیاپۆژەیاتەوە. جوانەکەی لەوایە ئەو جوانی وتارەکەی با بڵێن سیاپۆش بە وتارێکی جوانی دانێ، بەڵام زۆر زانستانە ئەڵێ ئێمە بێ کاتێک کە باس لە نالیەکەین بزانی نالی شعری نەکردووە بە وەسیلە بۆ غایەک، شعر خۆی غایە، واتە جوانی شعرەکە. بەڵام سیاپۆش دەیەوێ شعر ببێ بە وەسیلە بۆ غایە. ئەمە دوو تێڕوانینی جایە. جا لە ڕاستیە ئەمە شعری کلاسیکیمانەبێ بەو چاوە تەماشا بکەین لە ژێر چەمکی سەناعەت پیشەسازی شعرە بەرهەم هاتوون. ڕاستەکە پیرەمێرد تەنانەت ئەو شعرانەشی کە بوون بە وەسیلەیەک ئەگەر بۆ دەربڕینی تاقیکردنەوەیکی تایبەتی خۆی شاعیرەکەش بوو بێ، هێشتا سەناعەتەکە و جوانی دەقەکە لە پێشتر بووە. جوانە. کاک دکتۆر ناکرێ لەو سەردەمەیە بین و بابەتەکان زۆرن لەو سەردەمەیە، ئەمەوێ تۆزێک لەوە تێپەڕ ببم بێم و باس لە هین بکەین. کامل حەسەن بەخسیر ڕەخنە سازی مێژوو پێڕەویکردن، جۆرێک لە بنەما هەڵسەنگاندن هێنانەوەی داق، هەندێک جار پشت بەسن بە هەندێ دیدی فەلسەفینا و فەلسەفەی یۆنان. کامل حەسەن بەسیر لەکوێ ڕەخنەی کوردیادا بنین، وەک سەرەتا، وەک پێشانگ، وەک داهێنەر، چۆن بتوانین بڕێک باسی کەین و هەڵی سەنگێنین؟ خوا لێ خۆش بوو کامل بەسیر تەبان یەکێکە لە نووسەرە بەتواناکان، نووسەرە ئەکادیمیەکان، نووسەرە بوێرەکانیش. بگەڕێنەوە بۆ نمونە کامەران شاعر کوردستان، اینجا بەراوردێک لە بینی کامەران و گۆرانە بۆ ئەو قۆناغەی پەنجاکان، کۆتایی پەنجاکان، کاتێکە کێشەی نێوان پارتی کۆمەنیست و با بڵێن چەپەکان کۆمەنیستەکان لەگەڵ نەتەوەییەکانە ناسیۆنالیست و ئەنتەرناسیۆنالیستەکان، دکتۆر کامیل بەسیل لەو قۆناغا بە ڕوانگەیەکی ئایدۆلۆجیەوە کاریە کرد لەسەر دەقی شاعیرەکان. شتێکی خۆشە هەر بۆ ئەجێڕمەوە ئێستا دەربارەی ئەوە
ئەو لەو ڕوانگە ئایدۆلۆژیەوە وەک کەسێکی ناسیۆنالیست لە پەنجاکان کۆتایی پەنجاکانە دەیویست زیاتر کامەران باسی کامەرانێکی شێعری بەرز بکاتەوە بەسەر گۆرانە. تاوان ئاگاشمان لەوە بێ گۆران لەو قۆناغا گۆرانێکی کۆمەنیست و شارەکانیشی لەو دەقەکانی دەقێک بوو لە ناو دکتۆرچەوەی مارکسی. بورە لێرەیە ڕادەگرم ئەم هێزەی کامل بەسیر بەردەوام بوو یا پاش ئەوە جۆرێک لە گۆڕانکاریات و بەسەر تێڕوانینەکان یا وەڵامی پرسیارەکە وەرەگرم بۆ دوای ئەم ناوبڕە و دەست پێەکەینەوە. بینەرانی عزیز دەمەوەلاتان. بینەرانی عزیز هاتمەوەلاتان. کاک تۆر باسمان لە کامل بەسیر کرد وتم پرسیارەکەم ئەوە لە پێش ناوبڕەکەوە ئەو جیهان بینیە کۆتایی پێهات لە پاش ئەوەیانی جۆرێک لە ڕەخنە لە سەردەستی کامل بەسیر ڕێدەی خۆی وەرگر هەیەیان هێشتا ئایدۆلۆژە باڵا دەست بوو بەسەریا لە ڕووەوە ئایدۆلۆجیاکە هەر باڵا دەست بوو بە بەڵگەی چی لە پێم وابێ ساڵی 86 بوو لە سێ ژمارەی هاوکاریە لەسەر حەسیب قەراخی خاڵێ خۆش و حەسیب قەراخی نووسی. من ئەو کاتە ببوورەکە من لە ئیشرافەکەم دکتۆر کامیل بەسیر بووی ماستەرەکەم سەردانیم کرد لەوێ دانیشت بووین وتی ئەوە خوێنەوە ئەوەی حەسیب قەراخی وتم بەڵێ وتی بەدڵە بووتم نەوەڵە دەستی کرد بە پێکەنی لە تەنیشتەوە وتی بۆ وتم هەستەکەم ئەتەوێ هەمان کێشەی کامەران و گۆران لێرە لە ڕێگای حەسیبەوە دروستکەیتەوە کە پێویست ناکەوتم ینی ئەوە تا ئەمە تەجروبەمان وەرگرت لە کامەرانیش و لە هێنیش و ینی زیاتر ئاڵۆزکردنی لێکەوێتەوە وەک لە ڕوونکردنەوەی شاری کوردی وانگاوەکان باڵادەستی هێزە ئایدۆلۆژیەکە زاڵ بوو بە سەریدایان توانای ئەوەی نەبوو لە ڕووی جوانی ناسیەوە مەسەلەن دیدان و گۆران و کامەران هەڵسەنگیان قۆناغەکە وای دەخواست قۆناغی ئەوە بوو هەموو ئەو مامۆستایانەیە وەختە جیلی ئەتوانی ناوی بڵین جیلی یەکەمی لێکۆڵەرانی ئەدەبی کوردی خوا لێ خۆشوان دکتۆر عیزەدین دکتۆر معرف ئەمانە لە ڕاستیە تێڕوانینەکان تێڕوانینی سیاسی بوو بۆ هەموو دەقێک بۆیە ئەویش لە بازنەی ئەو تێڕوانینە سیاسیە ڕەخنەیەگر بەڵام دکتۆر کامیل بەسیر نەک هەر لە بۆ نمونە یەکێک لە وردیەکانی ئیشکردن بوو لەسەر وێنەی شاری ئەو کتێبێکی ئەسوورە الفەنیە فی الشعر العربی یەکێکە لە کتێبەکان یعنی هەرە کتێبەکانی ناو کتێب خانەی ئەدەبی عەرەبی و ڕەخنەی عەرەبی یانی دکتۆر بەم دوایانەش گەڕانەوەی بۆ فەلسەفەی یۆنان و پێشبەسن بە هەندێ گوتەزای فەلسەفی ئەوانش بۆ خۆی لەوانەیە بە قۆناغی جۆرێک لە گۆڕانکاری دایبرێن لە تەسەوری کامل زۆرجار من لە لێکۆڵێنەوەیەکمان لەسەر شعری کلاسیکی کوردی مناقەشەی هەندێ بۆچوونیم کردووە لە هەندێ شوێنە بۆ نمونە ئەرستۆ بە ڕابەری هەندێک تێڕوانینی ڕەخنەی عەرەبیش دانێواتە ڕەخنەی عەرەبی سوودی لە ئەرستۆ بینیەوەمە حەقیقەتیشە ینی بەڵام لە زۆر کاتە ئەو ڕایی با بڵێن پێچەوانە ڕایکی پێچەوانە ئاخاتەوە بەردەست دکتۆر کامیل بەسیر دایمە تێڕوانینێکی هەبوو بۆ نمونە لە بواری ئەدەبی بەراوردا ئەدەبی بەراوردیانی ئێمە دایمە هەوڵێن ئەدەبی خۆمان بکەین بە پاشکۆی ئەدەبێکی کە بەلاسایی کەرەوەی ئەدەبێکی تر بەڵام بە ئێمە ڕەسەنایەتی بگەڕێن بە دوای ڕەسەنایەتیەوە لە ئەدەبی کوردی خۆیە
ئەوەش لە لێکۆڵین لە وتارێکە لە باسێکە باز لە ڕەسەنایەتی ئەدەبی کوردیەکە ئەوەی مەطلب بوو لە ڕاستیە کە ئێمە ڕەسەنایەتی ئەدەبی کوردی لە ناو خۆیا و بێگەڕانەوە بە ینی بۆ نمونە ئەدەبی کوردی پاشکوی ئەدەبی فارسیە ئەدەبی کوردی پاشکوی ئەدەبی تورکیە چی تا دوایی کاکتۆر بڕێک سەرنجی باش لەبارەی کامل بەسیرەوە هەنچ لە گۆڤار و ڕۆژنامەکانە هەندێک ئیششکراوە لەسەری لە سەربۆچوونەکانی لە قۆناغی ماسەر و دکتۆرایە و هەندێک جار لە زۆربەی زانکۆکانی کوردستانی سەش تەسەورەکانی خوێنرێن پێتان وایە قۆناغی ڕخنەی ئەدەبی ئێمە کامل بەسیری تێپەڕ کردووە هێشتا ماومانە مەسەن تێربین لە کامل بەسیر و ڕووبکەینە ڕخنەی تازە سەرنجت لەسەرەوە چێ نابێگومان ینی ڕخنەی کوردی قۆناغی دوای دکتۆر کامیل و دکتۆر عیزەدین و دکتۆر معرفیشی تێپەڕانەوە ینی با بڵێن بۆچی چونکە حتمی ینی ئەدیبی کورد ڕۆشنبیری کورد داهێنەری کورد بۆ خۆی ینی ئاگاداری دەیان هەموو توێرە تازانەی ئەدەب و ڕخنەی ئەدەبین و کار لە ناو ئەوە ئەکەن بۆیە بێگومان بەڵام ئەوەی ئەوان کردیان من تێڕوانینێکم هەبوو بۆ دکتۆر عیزەدین دایما جارێ وتیەوە بیستومەتەوە کە وا دووتووە وتومە وستەش ئەوە ئەڵێم ینی شت نەبوو دکتۆر عیزەدین دەربارەی ئەدەبی کوردی نەیوتبێ ئەگەر بە دێڕێکیش بوو بێ لە ڕاستیە ینی وەکو دێڕێکیش دەربارەی ئەو ئەنی با بڵێن شاعرانی سەردەمەکەی شاعرانی کۆن بۆ نمونە هەتا فۆلکلۆر هەتا چیرۆگنووسان بێگومان لەبەرەوە دکتۆر عیزەدین بۆ خۆی سەرچاوەیەکی ڕخنەیی دەوڵەمەنە تۆ بگەڕێیتەوە زۆر دکتۆر سەرنجێک هەیە نازانم تا چەند زانستی ئەمێ بەیەکەوە گەنگەشەی ئەوە بکەین باز لەوەی دەکرێت لەو سەردەمەیە کە دکتۆر عیزەدین و خوالیان خۆش بێت دکتۆر معرف خەزنەدار و ئەحسان فاد و ئەو دەستەیە کە ئەچنە دەرەوە لەوێوە بڕوانامە لە رووسیا وەرەگرن و یانەوە شتی تازەتر هەیە مەسەن چەمکی وەکو فۆرمالیزمی ڕووسی و جۆرەێک لە ئیستاتیکا ئەوانە باوە بەڵام ئەوانەی ئەوان کە ئەیهێننەوە نازانم ئەوەیە ئەیهێننەوە یا ئەوەی لێرەکە گرنگی پێدرێ شتێکە زیاتر ناوی شێوە و ناوەڕۆکە شعر ئەمە شێوەکێتی ئەوە ناوەڕۆگەکەی تا ماوەی 10 ساڵێک 20 ساڵێک بڕێجار تا ئێسەژێت باڵ بەسەر ڕخنەی ئێمە ئەکێشێ نازانم هاوڕای لێرایان ئەو دۆخە چۆن هەڵسەنگی بێگومان ینی هەموو ئەو بەڕێزانە کاتێک کە نامەکانیان ئامادە کرد و خوێنویانە لە ئەتیحادی سۆڤێتی جارانە ئەتیحادی سۆڤێتی ئەو کاتە بڕوای بە فۆرمالیستەکان نەبوو ینی دوو جیهانی جیا بۆیە واقعیە فی الئەدەب الکوردی کە دکتۆر عیزەدین پێشکەشی زانکۆیەکی ژێردەسەڵاتی ئیتیحادی سۆڤێتیەکە ئەبێ لەگەڵ چەمکی واقعەتی ئیشتراکی ئەوانە بگونجێ جارێ من لێکۆڵێنێکم بڵاو کردەوە لەسەر کامەران ڕەخنەم لە تێڕوانینەکانی دکتۆر عیزەدین گرتووە لەسەر کامەران وتی بۆچی ئەوە دوو تۆ خۆ دەزانی ئێستا من تێڕوانینم گۆڕاوە وتم ئەزانم بەڵام ئەو تێڕوانینە بێ بنووسێتەوە چونکەوەی من لەبەر دەسمایە واقعەکەتە بۆ نمونە ئەگەر تێڕوانینێکی نوێترە هەیە دەبێ بینووسی و یەکێک لە وردەکاریەکانی ناوواقعەکەش لە ڕاستیە ئێمە تووشی یەکێک لە کێشەکانی ڕەخنەی کوردی کێشەی چەمکە ینی مامەڵەیەکی دروست لەگەڵ چەمکەکانە ناکەین بۆ نمونە ینی کاکەی فەلاح لە کاروانی شێری نوێی کوردیە دیلان و کامەران بە با بڵێن ڕیالیزمی شۆڕژێری بە ڕۆمانسی شۆڕژێری ناوەبا بەڵام گۆران بە واقعەتی ئیشتراکی ناوەبە پرسیار ئەوەیە بۆ ینی تەنانەت پیرەمێرد خۆ پیرەمێرد لە بەیتێکی بیستەکانە شەوێ پیاوێ لە بەفرامە نەمرد ئاگرێکی دووری دی لە لای من نائومێدی کفرە ئەی ئەو ئاگرەی دڵم بۆچی تو تەماشا ئەم بەیتە بۆ خۆی هەڵگری هەموو با بڵێن
بڕوابوونێکە بە داهاتوو کە کرۆکی واقعەتی ئیشتراکیە. بۆیە یەکی لە تێڕوانینە گرنگەکانی دکتۆر عیزەدینیش لە واقعەکە ئەو زۆر بە وردی ئەڵێ لای ئێمە واقعەتی ئیشتراکی بەسراوەتەوە بە کێشەی میلەتەکەوە. لە ئیتیحادی سۆڤێتی واقعەتی ئیشتراکی بەشداریکردنی داهێنەر بۆ وەکو کرێکارێک وەکو جوتیاری لە بنیادنانی دەوڵەتێکی سۆسیالیستە. بلای ئێمە نایە، لای ئێمە کێشەکە کێشەیەکی نەتەوایەتی هەبوو. بۆیە ئەو تێڕوانینەی نووسیوە واتە توانیوەتی جێگای ئەوە بکاتەوە لە ئەتڕۆحەکە لە نامەکەیە کە لە ئیتیحادی سۆڤێتیش نووسرا. دەستخۆشکاک دکتۆر لە ساڵی 1970 یەکەمین نامەی ماستەری ئەدەبیات دەنووسی، بنیاتی هەڵبەست لە هونراوی کوردیدا لە ژێر سەرپەرشتی خوا لێخۆش بوو دکتۆر کامل بەسیرە. تەجروبەیەکی دەوڵەمەندە، ئینشەڵڵا تەمەنتان درێژ بێ و ئاگام لێ کۆڵێک توێژینەوەی باشتان نووسی و پاشتریش ئەتڕۆحەی دکتۆراکەتان دیلان و تاقیکردنەوەی شعری و ئەمە جگە لە سەرپەرشتیکردنی چەندین نامەی ماسەر و دکتۆرا. جۆرێک لە ڕەخنە هەیە کە پێوتێ ڕەخنەی ئەکادمی ناو زانکۆکان، بڕێک جار بەردوو لایەنەکەوین، لایەنێکیانەوەیە کە ئەڵێن ڕەخنەی جددی و باشە و ئیشی کردووە و میتۆدی هەیە. لە تەرەفێکی تریشان لایەنەکەی تریشان ئەڵێن لەبەر ئەو دەقگرتنەی بە میتۆدەوە نەیتوانیوە زۆر شت بڵێ، جۆرێک لە کۆنکرێتیە یان هەندێک لە دووبارە بوونەوەی تایە. ئەمێ گفتوگۆ بکەین لەسەر جیهانبینی بەڕێزە قسەکردن لەسەر ئەو جۆرە لە ڕەخنە کە لە ناو بەشە کوردیەکانە ئەنووسرێ، بەلاتەوە جۆرێک لە هەڵسەنگاندن لە سەرەتاوە ئەگەر دەست پێ بکەین مەسەن لە پاشتەوە و ئیتر وردە زانکۆکان زۆرە بن، بەشە کوردیەکان زۆرە بن، هێڵکاریەکان مەسەلەن شاعری نوێیەتە پێشە، ئەو چۆن هەڵبسەنگێنین؟ لە ڕاستیە کەس ناتوانین کاری ئەو بکە کە کاری گەورە، کاری چاک، لێکۆڵینەوەی چاک لە زانکۆکانمانە، چه وەک نامەی ماستەر و دکتۆرا، چه وەک بڵاو کراوە لە گۆڤارەکانی زانکۆ کراوە ینی. بەڵام هەستەکەی تێکەڵاویەک هەیە لە نێوان چەشنی لێکۆڵینەوەکانە. ئێمە بەڕێستە زانی سێ جۆر لێکۆڵینەوەی ئەدەبی هەیە، لێکۆڵین مێژووی ئەدەبە، تیۆری ئەدەبە، ڕەخنەی ئەدەبیە. زۆر جار هەستەکەی لێکۆڵینەوەکە لە مێژوایە ئەیخاتە ژێر کاریگەری تیۆرە ڕەخنەوە کە ڕەخنە نییە. ئەندێجار لە بواری تیۆری ئەدەبایە بە ڕەخنە ناویە کاتەمانە گرفتن. ئەوانە یەکێکە بڵێ یەکێک لە کێشەکانی ترمان وەک وتم ئێمە کێشەی یەکەمیان کارکردنە بە هەندێک لە تیۆرانی کە لە دەرەوە بۆمانە ئەوروپی بێە تیۆری تر بە تایبەتی تیۆرە ئەوروپیەکان جۆرە مامەڵەیەکی نادروست لەگەڵ ئەو تیۆراناکەین. ئەتەوێ بڵێ ئەو کلێلێ و قفڵی پێ ناکرێتەوە. یەکێک لە کێشەکانمان ئەوەیە. بۆ نمونە هەریانی بۆ نمونە تەنها دوو نمونە ینی بگەڕێنەوە بۆ کۆنتترین تیۆری لاسایکە محاکاتەکەی ئەفلاتون و ئەرستۆیە. زۆر جار ئەم چەمکە ئەهێنن بۆ شعری لیریکی لە کاتێکە تۆ محاکاتەکە پەیوەندی ڕاستەوە خۆی بە مەسرحەوە هەیە، بە شانۆوە هەیە و باز لە لاساییکردنەوەی کار و کردەوەی مرۆڤەکە. لەبەرەوە بەکارهێنانی چەمکی لاساییکردنەوە محاکاتەکە بۆ شعرێکی لیریکی کە وەسفی سروشبێ لە ڕاستیە نەگونجانە. یەکێک لە تیۆرە هەرە تازەکان بەڕێستەزانی تیۆری تەلەقیە وەرگرتن. تێنەگەیشتنێکی زۆر وەگەڵێ هەستی پێکرێ کە مامەڵە بەو تیۆرە ئەکرێ. بۆچی؟ با لەوە دەست پێ بکەین. هیچێک لە هەرە چەمکەکانی ناو تیۆری تەلەقی وەرگرتن خوێنەری شاراوە یا خوێنەری ناوە.
خوێنەری ناوە ئەو خوێنەرەیە کە لە ئەندێشی شاعرە لە کاتی داهێنانە. بۆ نمونە ئەم خوێنەرە بۆ وڵاتێکی ینی ئەمریکا خوێنەرێکە جیایە، خوێنەرێکی شاراوی جیایە لە خوێنەرێکی شاراوی ئێمە لە قۆناغی با بڵێن پێشڕاپەڕینە. بۆ نمونە شاعرێک کە دەقێگە نووسێ لە خەیاڵەیە چۆن ئەم دەقە وا بکە بە سانسۆرا تێپەڕێ، کەواتە خوێنەرێکی ناوەی دەقی کوردی لە پێش ڕاپەڕینە ڕەقیبەکە بووە. کەواتە توێ بڵی ئەم چەمکی خوێنەری شاراوەیە باش مامەڵی لەگەڵان نەکراوە نەناسراوە. کاتێک ئێمە ئەمانەوێ بیهێنین بیکەینە ڕوانگەی کارکردنمان لەسەر دەقێک لەسەر هینێ دەبێ ئاگادارمان لە وردەکاریانە بێ کە لەو تیوەرانە. کاکی دکتۆر دەستگیرتنی توێژەرەکان بەو ڕێگە ئەکادیمە مەسەلەن بۆ نمونەوەی کە بۆی دیارەکەی بڵێ ئەوە بەش بێت یان ئەو نەوشە بێت چوزانم ئەمەش دیسان کێشەی دروست کردووە یا ڕادوایە ئەبێ مادام جۆرێک لە ئەکادیمیە جۆرێک هەر لە دەقگرتنی ژەبێ سەربەستی لە فراوانیا یان جۆرێک لە هاتنەوەیە. لە ڕاستیە ئەوە زیاتر وەگەڵێ کاری وەزارەت و پلانی وەزارەت و ئەمەیە، بەڵام ئەگەر لە من بپرسی وەکو ینی خۆم ینی دانانی سنوور بۆ لێکۆڵینەوەی ئەدەبی زۆر جار بربەست دروست دەکە. ڕاستە هەندێک جار ئەو زۆری ئەگەر وەکەڵێ بێ سنوور بێ نامە پڕەکرێتەوە لە باسوخواسی دەرەکی. یەکێک لە کێشەکانمان ئێمە دایمە ڕەنگە بەڕێز گشت و زۆر لە لێکۆڵەران هەستی پێ بکەن. بەش یەکەمی هەموو لێکۆڵینەوەی تەماشاکەین تیۆریە. تیۆریەکەش نزیک لاپەڕە هێنێتەوە کە ڕەنگە پێویست نەکە، چونکە تۆ زۆر جار هەر ئیشارە دەوی بە سەرچاوە باشە. کاکتۆر شتێکی تریش کە زۆر دووبارە بێتەوە لە نامەی ئەکادیمی ڕەخنەی ئەدەبی کوردی ئێمەیە میتۆدی وەسفی شیکاری. باش بەس ئەو میتۆدە هەیە ئێمە ئەو ئیشەی پێ بکەین یان میتۆدی وەسفی شیکاری چێ یان میتۆدی ترمان هەیە مەسەلەن تۆزێک لەسەرەوە قسەم بۆ بکە بێزان لە هەموو لێکۆڵینەوەی با بڵێن نزیکترین با بڵێن لێکۆڵینەوەی نامە عەرەبیەکانە هەمان هەر ئەمە ڕێگای خستنە بەردەستی کارەکەیە. دیسانەوە لێرە پێویستمان بە جیاکردنەوەی دوو تێڕوانیش هەیە، ڕەخنەی پراکتیکی و ڕەخنەی تیۆری لەگەڵ ڕەخنەی شیکردنەوەی دەق باڵێ. بۆ نمونە من بمەوێ لە ڕوانگەی دەروونناسیەوە کار لە دەقێکا بکەم، ئەمە بە پێی ڕێبازێکی ڕەخنەیی کە دەروونناسیە کارەکە ئەەکەم، بەڵام پرسیارەوەیە چیشی بکەمەوە. لێرە کەواتە ڕێبازەکانی شیکردنەوەی دەق ئەبێت جیا بکەینەوە لە ڕێبازە ڕەخنەیەکە. دەستخۆش تێگەشتم. ئەوەی لە کارەکان کە پێویستە جیاکردنەوەکی زۆر زۆر باشە. کاک دکتۆر بەنسبەت کاتی بەرنامەکەەوە هەر ئەم نەکاتماوەگینە قسە و باز زۆر زۆر هەڵەگرێەوەش وەکۆڵێن هەویرێکە ئاوی زۆرە کێشێ. من بە هیوان بتوانم لە فرسەتی ترا لە خزمەتی بەڕێز سابم قسەکانت زۆر تایبەتن بۆ ئێمە و حتمما بۆ بەردەنگ و بینەری ئێمەش و بۆ جیهانە ئەکادیمیەکەش. ئەگەر شتێکی کورتە ماوێ وەکو دوا پەیامی بەرنامەکە سوپاس دەکەم. وڵا من هەستەکەم ینی ئێستا ڕەخنەی کوردیمان چاکە، بەڵام هیوادارم دایمە پەیوەندی نێوان ڕەخنەگران و داهێنەران پەیوەندیەکی دروست بێ. بۆچی دیسانەڵۆن چونکە داهێنەر خۆی پێویستی بە خوێنەرە، خوێنەرێکی ڕەخنەگریش هیوادارم سەرکەوت. دووبارە و دەبارە دەستەکانت خۆش بێ و گەورەت کردم. مامۆسای بەڕێزم زۆر زۆر خۆشحاڵ بووم کە ئەم فرسەتت بە بەرنامەکەی من بەخشی.
بینەرانی ئازیز خۆشەویست هاتمە کۆتایی ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەی بانێژە کە بریتی بوو لە گفتوگۆگرتن دەربارەی ڕەخنە و چەمکی ڕەخنە و ڕەهەندی زانستی و نازانستی ڕەخنەی ئەدەبی کوردی لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر دڵشاد عەلی نووسەر و ڕەخنەگر و مامۆستای زانکۆ تا بەرنمەیەکی تر و کاتێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم تەندروست بن.